سڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لە لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمیشمان بەناونیشانی دۆخی سووریا و ناڕزایەتی سەدان هەزاری کە ئەم بابەتە لەلایەن عوسمانی حاجی معروفەوە ئامادەکراوە. ڕووخانی ڕژێمی ئەسەد گۆڕانێکی جددی بەسەر سووریا داهێنا و کاریگەری لەسەر گۆڕانی دەور و پێگەی هەسەدەش کرد. نەک لەبەرەوەی هەسەدا ڕێکەوتنێکی لەگەڵ ڕژێمی پێشووی سووریادا هەبوو کە دۆخەکە ڕابگرن، بەڵکو لەبەرەوەی دوای ڕووخانی ئەسەد چۆن دەکرێت و دەتوانرێت دۆخی ئێستا بەڕێوە ببرێت، بە تایبەتی دوای ئەوەی حکوومەتی سووریا ڕادەستی هێزەکانی ئەحمەد شەرع کرا. دەیمان دۆخەکە وردە گۆڕدرا. مەلملانەکانی ناوخۆی سووریا لە پەیوەند بە دۆخی گشتی ناوچەکە و دەخاڵەت و هەوڵەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەخشە و سیاسەتەکانی ئاڵوگۆڕ و یاریکردنێکی تازەی بەخۆ نیشاندا کە هێزێکی وەکو هەسەدە لە ناو نەخشە و سیاسەتەکانیدا جێگە و دەورێکی نامێنێت. دوای داعش و ڕووخانی ئەسەد ترامپ پێداگری لەسەر یەکگرتووی سووریا بە باڵا دەستبوونی شەرعەوە دەکات بە جێگیربوونی حکوومەتی ناوەندی لە دیمەشق و هەڵوەشانەوەی تەواوی ئەو هێز و لایەنانەی لە ژێر هێژمونی دیمەشقدانی. ئاراستەیەکە بە جێگیربوونی حکوومەتێک کە سەرچاو و پاشخانە ئاشکراکەی داعشیە، پێشنیار و بانگەشێک شەرع دەیکات بە ڕێکەوتن جگە لە هەوڵی دامەزراندنی سیستەمێکی سیاسی بۆ هەژمونی دیمەشق بە سەرناوچەکانی تردا. هیچ نەخشەیەکی سیاسی تری لێ بەرهەم نایێت جگە لە سەپاندنی ئیسلامی سیاسی بەسەر تەواوی سووریادا. لەم بارەشەوە ترامپ نەک کێشەی نییە، پشتیوانی جددیش لە شەرع دەکات. پشتبەستنی ڕژێمی سووریا بە ئەمریکا ئەم شەڕەی هەڵگێرسان چونکە شاراوە نییە کە ئەمریکا لە ئاڵوگۆڕەکانی دۆخی ئێستا کۆتایی بە هاوپەیمانی لەگەڵ هەسەد نەهێنا و سوکانەکەی گۆڕی بۆ هاوپەیمانی لەگەڵ شەرعدا. لە ئێستاشدا بۆ ئەمریکا هاوپەیمانی بۆ شەرع زۆر گرنگترە لە هاوپەیمانیەکەی لەگەڵ هەسەدەدا. پڕیشکی شەڕەکە لە 6 ژانوێدا هەڵگیرسا دوای فراوانبوونەوەی شەڕەکە کە ئامانج لەی دەرکردنی یەکجارەکی هەسەدە و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی باکوورە. پێدەچوو ئەم هەنگاوە پێشەکیەک بێت بۆ فراوانبوونی زیاتری شەڕەکە بەرەو ڕۆژهەڵات بۆ پارێزگاکانی حەسەکە و دێرە زۆر. لە ماوەی چەند ڕۆژێکدا هێڵەکانی پێشەوەی هەسەدە پاشەکشەیان کرد. دەرەنجامەکەی سوپای سووریا دەستی گرت بەسەر کێڵ گەنەوتیەکانی سۆفیەنا و سوورە لە نزیک شاری تەبقە لە پارێزگای ڕەقە، هەروەها گرتنی شاری تەبقە و بەنداوی فوراتیش. دوای کشانەوەی هێزەکانی هەسەدە لە کێڵگەی نەوتی ئەلعمومەر و گرتنی کەمپی ئەلهۆڵ، ڕێکەوتنێکی نوێ لە نێوان حکوومەتی سووریا و هەسەدەدا کرا کە تیایدا یەکخستنی هێزە چەکدارەکان و هێزە ئەمنیەکانی هەسەدە بێت لە وەزارەتەکانی بەرگری و ناوخۆدا، ڕادەستکردنی پارێزگاکانی دێرەزۆر و ڕەقە لەلایەن خۆبەڕێوەبەری خەڵکی ئەو ناوچەیە بە حکوومەت. بەڵام دواتر هەسەدە لەو ڕێکەوتنە پاشگەز بووە و ئیدعای کرد کە دیمەشق دەیەوێت هەسەدا خۆی بە تەواوی ڕادەست بکات. لەگەڵ کشانەوەی هەسەدا لەو ڕێکەوتنە پێشهاتێکی سیاسی بەرچاو ڕوویدا کە لە ئەمریکاوە سەرچاوی گرتبوو. تۆم باراک جەختی لەوە کردەوە کە گەورەترین دەرفەت لە بەردەستی کوردەکاندا کە لە سووریا لەژێر سایەی سێبەری دەسەڵاتی حکوومەتی نوێدا بن. ئەو سووریایی ئەحمەد شەرع سەرۆکایەتی دەکات، هەر لە هەمان ڕۆژدا ترامپ ئەحمەد شەرعی بە پیاوێکی بەهێز و تند و ماندوونە ناس وەسف کرد. ئەم لەدوانانە پاڵپشتی گشتی ئەمریکایان بۆ دەوڵەتی سووریا لەسەر حیسابی هەسەدە پێکهێنا کە هێنایانە سەر مێزی دانوستان بۆ ئاگر بەستێک کە چەند ڕۆژێک بخایەنێت، دواتر 15 ڕۆژ درێژ کرایەوە. بەڵام لەباری ئەمەلیەوە هێرشەکانی حکوومەتی سووریا نەوەستاون. بە ناوی سووریایەکی بەهێز و یەکگرت و ترامپ دەیەوێت ئیمتیازێکی استراتیژی ناوچەیە و نێودەوڵەتی ببەخشێت ئەحمەد شەرعێک کە بۆ خۆی گەورەترین سەرچاوی ناجێگیر و نائەمنیە بۆ دانیشتوانی سووریا. گومانی تێدا نییە ڕێگای سەقامگیری لە سووریا دەبێت لەسەر بنەمای مافی هاوڵاتیبوونی یەکسان بۆ هەمووان بێت. ئەوەی شایانی باسە کاتێک ڕێزی سەدان هەزار کەسی دەڕژێنە سەر شەقام و بە دەنگی بەرز دەڵێن نابۆ ترامپ و جۆلانی و ئەردۆغان و ئەو شێوەکانیان ئازادی بۆ کوردستان، تەنها پەیامێک نییە پەیوەست بێت بە هەوڵدان بۆ پاراستنی کوردانی دانیشتووی سووریا، پەیامێکە بۆ چارەسەری کێشەی خەڵکی کوردستان لە ناوچەکەدا،
پەیامێکە دژ بە کۆنەپەرستی لە بەرامبەر زاڵمی و درڕندەی تەواوی ئەو دەسەڵاتدارەی مافەکانی دانیشتوانی سووریا بە فەرمی ناناسێت. پەیامی ئیرادەی هاتنە مەیدانی جەماوەری ناڕازیە بۆ گەیشتن بە دەسەڵاتی خەڵک، هەوڵدانە بۆ وەلانانی ئەو هێز و لایەنانەی کە لەسەر و ئیرادە و پێگەی خەڵکیەوەیە، گوندەیی و کەڵەگایی بەسەر خەڵکیەوە دەکەن، دژ بە دەسەڵاتێکە کە بەویستی و ئارەزووی کەمایەتیەک خۆیان دادەمەزرێنن. ئەو کەمایەتیەی وەشەگیرکردنی ئیرادەی خەڵک و شکاندنی شکۆی خەڵک گەورەترین ئامانج و دەستکەوتی سیاسیانە تا بتوانن قۆرغی سەروەت و سامانی وڵات بکەن و داگیری بکەن. ئەم ناڕزایەتی و خۆپیشاندانە گەورە و فراوانەی تەواوی کوردستان و بەشێکی جیهانی گرتوێتەوە. پەیامێکە دژ بە یاریکردن بە ژیان و گوزەرانی خەڵک، پەیامێکە لە بەرامبەر یاریکردنی چەندین ساڵە بە مەسەلەی کورد، ئەوەی ئەمڕۆ لە تەواوی شارەکانی کوردستاندا دەبینرێت بە جیا لە خرۆشان و تووڕێی و ناڕزایەتی بەشداریەکی بەرفراوانی جەماوەریە لە کۆکردنەوەی جۆرەها کۆمەک و ناردنی بۆ ئاوەرەکانی ڕۆژاوا. ئەمە مانۆڕی مرۆڤ دۆستی و ڕیفراندۆمێکی مەزنی جەماوەریە دژ بە بەربەریەتی نەخشە و سیاسەتەکانی ئامریکا و ترەمپ لە ناوچەکەدا. ئەو ترەمپەی کە خەریکە دەوڵەتی داعش لە سووریا بەهێز دەکات و ژیان و کێشەکانی خەڵکی کوردستان دەکاتە قوربانی. ئەوەی ئەمڕۆ ئامادەبوونی ریزی سەدان هەزاری بۆ بەرگری لە ڕۆژئاوا نمایشکرا، سەلماندی کە هاوچارە نووسی مرۆڤەکان سنوور ناناسێت. بۆیە پێویستە توانە وزە جەماوەریە ببێتە هەوێنی یەک ریزی خەباتی جەماوەری بۆ گۆڕانکاری ڕێشەیی، گۆڕانکاریەک دابینی بەرژەوەندیەکانی ژیان و پێداویستی و ئاسایش و خواستەکانی خەڵک بکات، ئازادی و مافە سەرەتاییەکان بەدەستبێنێت و جێگیری بکات، کۆتایی بە هێزی میلیشای ئیسلامی و قەومی بهێنێت، شەڕی قەومی و تایەفی و نایەکسانی ژنوان و پیاوان لە ناوچەکەدا بەسڕێتەوە. پشتیوانیمان لە خەڵکی ڕۆژاوا تەنها لەبەر ئەوە نییە کە کوردن، بەڵکو لەبەر ئەوەی نوێنەرایەتی ژیانێکی ئازاد و پێشکەوتن خواز و شارستانەی دەکەن. یاسا و ڕێسایەک بەڕێوە دەچێت کە تێیدا حیجاب بە زۆر نییە، ژنان پلە دوو کاڵان نین، جیاکاری زمان و نەتەوە و دین و تایەفی و کەمایەتی ناناسن. گومانی نییە تێکەڵبوون لەگەڵ حکوومەتی ئێستای سووریا تەواوی ئەوانە دەسڕێتەوە. کۆمەڵێک چیرۆکی تراژیدی کۆمەڵکوژی لە ڕۆژئاوای کوردستان. دەستگای میدیایی شارپرێز لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەرپرسی دیسکی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT ئەمریکی کۆمەڵێک چیرۆکی تراژیدی لەبارەی کۆمەڵکوژی خەڵکی ڕۆژاوای کوردستان لە دەستی چۆتەکانی سووریا ئاشکرا دەکات. پێستیان لێکراوەتەوە، چاویان دەرهێنراوە. کامەران عوسمان، بەرپرسی دیسکی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT ئەمریکی تیمی کوردستان و عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ شارپرێز ئاماژەی بەوە کرد یەکێک لەو کۆمەڵکوژیانەی کە لە ڕۆژاوای کوردستان بینیم و لە یادم ناچێ. ژنێکی کورد دوای کوژرانی بە چەقۆ پێستی دەم و چاو و وەرگی هەڵدەکەندرێت. کوڕێکی دیکەی ئەو خێزانش لەلایەن چەکدارانەوە چاوی دەردەهێنرێت. وتیشی شەڕڤان هەبووە دوای شەهیدکردنی تەرمەکەی سووتێنراوە و دواتر بەتون بێل بەسەری دیا و بەسەر تەرمەکەیدا بڵێن ڕۆیشتون. هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستان نەماوە. بە وتەی کامەران عوسمان بەهۆی ئەوەی قەیرانەکە لە ڕۆژاوای کوردستان گەورەیە، هیچ گروپێک ناتوانێت لە ئێستادا ئامارێکی ورد لەبارەی زیانەکانی هەڵمەتە سەربازیەکانی چەکدارانی دیمەشق بۆ سەر ڕۆژاوای کوردستان تۆمار بکات. لەگەڵەوەشدا سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ڕۆژئاوای کوردستان چوونەتە دەرەوە و ڕێکخراوە ناوخۆیەکانیش بارەگاکانیان سوتاوە. 120 تاوەکو 130,000 کەس ئاوارە بوون. کامەران عوسمان دەڵێت بە پێوە ئامارانەی کە دەستی ئێمە کەوتووە لە نێوان 120 تاوەکو 130,000 کەس لە ڕۆژئاوای کوردستان بەهۆی ئەو هێرشانەوە ئاوارە بوون لە قامیشلۆ و ڕمێلان، ترپەسپی، ئامودا و دێرگ، مزگەوت، قوتابخانە و بەشە ناوخۆی خوێندکاران چۆڵ کراون و ئاوارەکان بە مەبەستی حەوانەوە چوونەتە ناویەوە. شیری منداڵانیش دەست ناکەوێت. ئەوەشی خستە ڕوو هەموو ئەو کێشانە بوونەتە ئەوەی نرخی خۆراک و سوتەمەنی بەرز ببێتەوە، تەنانەت شیری منداڵان هەر دەست ناکەوێت. هاوکاریەکان کۆتایی بە قەیرانەکان ناهێنن.
سەبارەت بە گەیاندنی هاوکاریەکان بەرپرسی دیسکی مافی مرۆڤی ئەو ڕێکخراوە باسی لەوە کردووە لە ئێستادا تاکە دەواازەی سنووری و سەرچاوی هەناسەدانی ڕۆژئاوای کوردستان دەواازەی سنووری سمێلکایە. ئەو هاوکاریانش کە لە باشوورەوە ڕەوانی ڕۆژاوە دەکرێن بەشێکی زامەکان ساڕێژ دەکەن بەڵام کۆتایی با قەیرانەکان ناهێنن. بەڵگەی کۆمەڵکوژیەکان بۆ سیناتۆر و کۆنگرێسمانەکان نێردراون. کامەران عوسمان ڕۆنی کردەوە. کاری ئەوان ئەوەیە هیچ بیانویەک بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی نەهێڵن کە کۆمەڵکوژیەکان پەردەپۆش بکرێن. ئەوان بە بەڵگە و دۆکۆمنت هەموو پێشێلکاری و کۆمەڵکوژیەکانیان تۆمار دەکەن و بۆ سیناتۆر و کۆنگرێسمانەکانی ئەمریکایان ناردووە و وەڵامیشیان وەرگرتووە. لە ڕۆژاوا بۆیان بچێتە سەر کورد لە باشوور سەلامەت نابێت. کامەران عوسمان هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت ئەوەی لە ڕۆژاوای کوردستان ڕوودەدات ئەگەر بۆ ناحەزان بچێتە سەر بێگومان کورد لە باشووری کوردستان ناتوانێت بە سەلامەتی دابنیشێت. کەمپی هۆڵ کە 25,183 ئەندامی داعشی تێدایە ئێستا لەژێر دەسەڵاتی سووریایە و تەنها 20 کیلۆمەترێکیش لە شنگالەوە دوورە. لە ڕۆژاوە بۆیان بچێتە سەر کورد لە باشوور سەلامەت نابێت. کامەران عوسمان هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت ئەوەی لە ڕۆژاوی کوردستان ڕوودەدات ئەگەر بۆ ناحەزان بچێتە سەر بێگومان کورد لە باشووری کوردستان ناتوانێت بە سەلامەتی دابنیشێت. کەمپی هۆڵ کە 25,183 کەس ئەندامی داعشی تێدایە ئێستا لەژێر دەسەڵاتی سووریادایە و تەنها 20 کیلۆمەترێکیش لە شنگالی عێراقەوە دوورە. ڕاتکردنەوەی نووری مالکی لەلایەن ئەمریکا و قوڵبوونەوەی قەیرانی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق کاوە نادر ئەم بابەتەی ئامادە کردووە. دوای بڕیاردانی لایەنە شیعەکانی عێراق لە ڕۆژی دووشەممە 26 ئەو مانگە بۆ کاندیدکردنی نووری مالکی بۆ سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە و وەرگرتنی ڕەزامەندی ڕابەری کۆماری ئیسلامی لە ئێران لە 27 هەمان مانگ لە ڕێگەی شاندێکی سێ کەسی بۆ تاران و بڵاوکردنەوەی لە ڕاگەیاندنی ئێران هەر دوای ئەو ڕاگەیاندنە لەلایەن ئەمریکاوە نامەیەک بۆ کۆبوونەوەی هەماهەنگی شیعەکان نێدرا بوو و پەیوەندیەکی تەلەفۆنی هەمان ڕۆژی نامەکەی ئەمریکا لەلایەن وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ سەرۆکوەزیرانی کاربڕێکەری عێراق محەممەد شیع سوودانی ئەنجامدا کە لە هەردوو حاڵەتەکەدا ڕەتکردنەوەی کاندیدکردنی نووری مالکی بۆ ئەو پۆستەی پێڕاگەیان. بەهۆی ئەوەی ڕەتکردنەوەی کاندیدکردنی نووری مالکی بۆ سەرۆکوەزیران دەرئەنجامی دیکەی لەسەر ئاستی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و حکوومەتی داهاتووی عێراقی دەبێت لە ڕووی یاسایی و جێبەجێکردندا بەتایبەت لە ڕووی ڕێژەی بەشداریکردنی 220 لە کۆی 339 پەرلەمانتار ئەندامانی پەرلەمانی عێراق هەرچەندە لایەنی کوردی لەسەر کاندیدێکی دیاریکرا و ڕێک نەکەوتبوون بۆیە لەسەر داوای لایەنی کوردی پەرلەمان بۆ 1 شوباتی ئەو ساڵ دواخرا. بە پێی مادەی هەفتەی دەستوری عێراق ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی 2 لەسەر 3 ئەندامەکانی لە نێو کاندیدەکان سەرۆکێک بۆ کۆمار هەڵدەبژێردرێت. ئەگەر هیچ کەم لە کاندیدەکان زۆرینەی پێویستیان بەدەست نەهێنا ئەوە لە هەڵبژاردننی دووەم لە نێوان ئەو کاندیدانەی کە زۆرترین دەنگیان بەدەستێنەوە ئەنجام دەدرێت و ئەو کاندیدەی کە لە هەڵبژاردننی دووەمدا زۆرینی دەنگەکان بەدەست دەهێنێت بە براوە دادەنرێت. هەر لە بڕگەی بی مادەی 72 دەستوریدا دەڵێ دوای یەکەمین دانیشتنی ئەنجومەنی نوێنەران و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێویستە ئەنجومەنی نوێنەران لە ماوەی 30 ڕۆژدا سەرۆک کۆماری نوێ هەڵبژێرێت. ئەوە بوو پارساڵ 29 یەک بڵێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستەی سەرۆکایەتی خۆی هەڵبژارد و لە سیوێکی هەمان مانگیش دەرگای کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆک کۆمار کردەوە. بە پێی دەستور وادەی یاسایی بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە 28 بڵێن مانگی دوودا کۆتایی دێت. بە پێی مادەی 76 بڕگەی 1 لە دەستوری عێراقی سەرۆک کۆمار لە ماوەی 15 ڕۆژ لە بەرواری هەڵبژاردننیدا ئەرکی پێگەێنانی ئەنجومەنی وەزیران دەداتە بربژێری گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی. لە هەمان کاتدا وەک نەریتێکی سیاسی سەرۆک کۆمار پشکی کوردەوە و جا لەناو کوردیژی یەکێتی بووە. ئەو دابەشکردنە پەیوەندی بە دابەشکردنی پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیشەیە. کۆنەبوونەوەی پەرلەمانی کوردستان و دانەمەزراندنی کابینەیدا تا ئێستا کە پتر لە ساڵێکی وەسەدا ڕەدەبێ
بەندە بە هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە وەک پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی و تەنانەت چەند لێپرسراوێکی یەکێتیش دەیڵێن بە هیچ شێوەیەک سازش لەسەر پۆستی سەرۆک کۆمار ناکەین بۆیە دواخستنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆ ڕۆژی یەکی شوبات و دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو و کارێکی باشە و ئەگەر ناسر لەبەری لە عێراق و هەرێمی کوردستان قەیرانێکی گەورەی ئیداری تێیدا دروست دەبێت کە ئێستا دەکرێت بە ئاسانی تەجاوز بکرێت لە وەختەدا. بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جاری بەرنامی لێکدانەوە هەڵوێز بوو کە بۆ ئێوە مەنامە دەکرد بوو هیوادارم بە دڵی هەموو لایەک بووبێت و واتە ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنامەیەکی تر بۆ ئێوەی خۆشەویست کاتە ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.